بە بیانووی ناجێگیری دۆخی ئەمنی حکوومەتی هەرێمی کوردستان پێچەوانی حکوومەتی ناوەند ئامادە نیە لە ڕێگەی وشکانیەوە ئەمرەکار و حاجیانی هەرێمەکەی سەردانی وڵاتی سعودیە بکەن. بە پێی زانیاریەکانی پەیام هۆکاری ڕێگری حکوومەتی هەرێم لە گەشتکردنی حاجیان بە وشکانی بۆ لایەنی ئەمنی ناگەڕێتەوە، بەڵکو بۆ لە کیسچوونی $80ەکەیە کە لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیەوە دەستی دەکەوێت. بەڕێوەبەری حەج و عەمرەی سلێمانی دەڵێت مەرجی گرێبەستی حکوومەت لەگەڵ نووسینگە و کۆمپانیاکان گواستنەوەی زیارەتکارانە بە ڕێگەی ئاسمانی. تا ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلان و بەرنامەیەکی نییە کە لە جگە لە ڕێگەی ئاسمانیەوە و لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی و هەولێرەوە هیچ گەشتێکی بەڕی ئەنجامداوە. متعایدەکانی ئێمە کۆمپانیەکانی ئێمە تەنها گرێبەستیان ئەوەی تێدایە کە دەبێ تەنها لە ڕێگەی ئەو دوو فڕۆکەخانەی و گەشتەکانیان بکەن و وەکو هەرێمی کوردستان هەتاوکو ئێستاکە هیچ پلانێکمان نییە بۆ بەشداریکردن لەو شێوازە گەشتکردنە بۆ عەربستانی سعودیە بە مەبەستی ئەنجامدانی عومرە. بەهۆی جەنگی کەندا و مەترسی بارودۆخی ئەمنی ڕیاض گەشتی وشکانی لە نێوان ساڵانی 1990 بۆ 99 داخست. دوای کرانەوەی ڕێگاکە و دوورکەوتنەوەی مەترسیەکانی چەکدارانی داعش جموجوڵەکانی دەستی پێکردووەتەوە و بەم هۆیشەوە بە ڕێژەی لە 150 تێچووی گەشتکردن بۆ ماڵی خوددا کەم دەبێتەوە. بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیاکانی گواستنەوەی حاجیان دەڵێت هەموو هاوڵاتیەک دەتوانێت لە ڕێگەی کۆمپانیاکانەوە ڤیزە وەربگرێت و لە پاشان بە ئۆتۆمبیلی خۆی یاخود گشتی بە مەرجێک مۆدێلی ئۆتۆمبیلەکەی لە 2013 کەمتر نەبێت گەشتەکەی ئەنجام بدات. فەرقەکەشی وەکو سعر دایمەتەوە نرخی فڕۆکە گرانترە. نرخی فڕۆکە تقریبا $400 تا $450 ئەڕوا زۆر کات، بەڵام بە پاسەکەتەوە کولی نەفەرێک $100 تێئەچێ بۆ چوون و هاتنەوەی. تقریبا تۆ ڕۆژ ئەو کە لەگەڵتە بۆ مەسافەی لەگەڵتا کولی نەفەر $100 ئیسا حالێن پاسێکە 50 نەفەر بەڵێ پاسێکی 50 نەفەری کە ئەڕوات 50 وەرەقە وەرەگرێ بۆ ئەو مەسافەیە. بەڵام هەتا ئیسا هێشتا بڕیار نەدراوە کە لە هەرێمی کوردستانەوە ئایا بەڕیمانە بێیانە هەتا ئەم کاتە بە ڕێبەرایەتی گشتی حەج و عومرە هیچ بڕیارێک و هیچ موافقەتێکی دەرنەکردووە. ئایا ئەتوانین وەکو عێراق بڕنیانە، چکە عێراق یەکەم ڕەحلەیان تقریبا بۆ ماوەی 2 ڕۆژە بێ داغلی سعودیە بوو بە پاس کە چوونە ئێ. ئەگەر هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بیەوێت لە ڕێگەی وشکانیەوە سەردانی وڵاتی سعودیە بکات، ئەوە پێویستە لە ڕێگەی نووسینگەکانی سەر بە حکوومەتی ناوەند و نزیکترین شارەکانی وەک کەرکووک و مسڵەوە گەشتەکەی ئەنجام بدات. نرخی گواستنەوەی هەر سەرنشینێک تەنها $100 و ماوەی 27 کاتژمێر ڕێکردن پێویستە تا ئەوەی بگەیتە وڵاتی بەرامبەر. بەڵام بەهۆی مەترسی ڕێگاکە ڕێگە ناترێت بە شەوان کاروانەکانی حاجیان لەو ڕێگایە بەردەوام بن لە ڕێکردن. حکوومەتی ناوەند بە مەبەستی پاراستنی گیانی حاجیان و عەمرەکاران بە درێژایی 400 کیلۆمەتری بیابانەکانی ڕوومادی لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە بە وشکانی و ڕێگەی ئاسمانی پارێزگاری لە ئاسایشی ڕێگاکە دەکەن تا ئەو کاتی زیارەتکاران دەکەنە دەروازەی عەرعار لە سنووری سعودیە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.